سڵاوتان لێ بە هاوڕێیان بە ناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی یەک بە یەکتانەکەم سپاسی ئامادەبووندانەکەم. دیارە ئیمڕۆ ئەوەی ئێمە لێرەی کۆ کردووەتەوە ڕۆژە نەکریزەکەی سیوێکی ئابە بە دیاریکراوی 27 ساڵ پێش ئێستا پارتی دیموکراتی کوردستان بەڕابەرایەتی مەسعود بەرزانی و بنەماڵەکەی جارێکی تر بە جامانەی سوورەوە پێش دەبابەکانی ڕژێمی پێشووی سەدام حوسێن کەوتن. ئەو ڕژێمەی کە هەڵەبجە و دووجەیلی ئەنفال کیمیاباران کرد، 182,000 کوردی بێسەر و شوێن کرد، زیاتر لە 4,500 گوندی ڕووخاند. پارتی و بنەماڵەی بارزانی و خودی مەسعود بەرزانی دەستیان خستە ناو دەستیان و هێنایانە سەر شاری هەولێر و شاری هەولێریان داگیر کرد. ئێمە لێرەوە ئەمڕۆ ڕێکخراوی داغۆک ئەم میادە ئەم کارە ساتە خوێناوی و نەگریسە مەحکوومەکەین و داواکەین مەسعود بەرزانی و بکەرانی ئەم کارگە بە دادگایی بدرێنە دادگایی و دادگایی بکرێن و دڵنیاتانەکەینەوە ئێمە لێرە لە ڕێگەی پارێزەرەکانمانەوە بە فەرمی لە دادگای فیدراڵی عێراق سکاڵا لە مەسعود بەرزانی و هەموو تاوانبارانە تۆمارەکەین کە بوونەتە هۆکاری سیوێکی ئابوو هێنانی دەبابەی بەعەز وەسەر شاری هەولێر و لێرەش لە ئەوروپا ناوەستین وەکو پێشتر چالاکیەکانمان بەردەوامە بێ لە ئەمنستیتی و لە هیومەن رایتس وۆچ لەوێ سکاڵا تۆمارەکەین تەواوی ناوەندە جیهانیەکان ئاگادارەکەینەوە لەم ڕۆژە ڕۆژەی کە 27 ساڵ پێش ئێستا پارتی و مەسعود بەرزانی و بنەماڵەکەی بەسەر خەڵکی هەرێمی کوردستان هێنا بەگشتی و بە تایبەتی شاری هەولێر. ئەمەوێتان بۆ دووپاتکەمەوە لێرەوە دوای 31 ساڵ لە حکومڕانی ئەم دەسەڵاتە، دوای 10 ساڵ لە فرۆشتنی نەوتی سەربەخۆ، ئێستا میلەتی کوردی ئەمە خاوەنی 31 ملیار دۆلار قەرزین، واتە یعنی لە بریەوەی نەوتمان فرۆشت و هێشتا قەرزدار بووینە. هەموو ئەو گەنجانەمانە بینین چۆن دەربەدەر و ئاوارە بوون و نیشتیمان جێدێڵن لەبەر نەبوونی عەدالەت و نەبوونی ماف، لەبەر نەبوونی ئازادی، لەبەرەوەی سەدەها ڕۆژنامەنووس و چالاکوانمان لەوێ دەستگیرە گیرێ، نمونەشیان شێروانی و گودارزێباری و تەواوی هاوڕێکانیان لە زیندانی بادینان. ئێمە و فشارەی دروستمان کردووە پێشتر لەی بەردەوامە بین، کۆڵ نادەین هەتا وەکو شێروانی ئازاد نەکرێ و لێرەوە پەیمان ئەدەین بە خودی سەرانی پارتی و مەسعود بەرزانی و دەستگا پاراستنەکەیان ئەڵێین شێروانی و گۆدارزێباری و هاوڕێکانیان ئازاد نەکەن، لەمە خراپترتان پێکەین، کارێکتان پێکەین وەکی ئێرە چۆن لێرە کونەمشمان لێ کردوونە تەقەی سەری و تەواوی ئەوروپامان لێمە نەکردوون. کوردستان و عێراقیشتان وا لێەکەین لە ڕێگەی دادگای فیدراڵەوە و پشت بە خوای گەورە و پشت بە هیمەتی ئەم هەموو گەنجە کە لە دەست دڵم و زۆری یەکێتی و پارتی ئاوارە بوون و بەسەر ئەو هەموو دەریای ئیجە و ئەو هەموو شاخ و ترسناکە ڕێگەیان بڕی و هاتوونەتە ئێرە بۆی بە ئازادانە بژین. دڵنیاتانەکەینەوە تۆڵە ئێمەتان لێەکەینەوە ناڵێ نەمەتان لێ بەسەر بچێت.